بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لە ڕێگای لیژنەیەکەوە هەڵسەنگاندنی بۆ دایانگە ناحوکمیەکان ئەنجام داوە. ئەو لیژنەی بەداداچوونیان کردووە دەڵێن بەردەوام چاودێری وردی دایانگەکان دەکەن. ئەو هەڵسەنگاندنەشی کە کراوە دەکرێت لە داهاتوو گۆڕانکاری بەسەردا بێت و ببێت بەهاندان بۆ ئەوانەی کە لە ریزبەندی خوارەوەدان. ئێمە لە چوار ئاست ئێمە هەڵسەنگاندنەکەمان کردووە لەسەر ئاستی بیناکە ئەو خزم گوزاریانی کە لە بیناکە هەیە لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە هەموو ئۆڕوانەی لە بیناکە وەرگیراوە. دواتر با بڵین لەسەر ئاستی پەیوەندی بینی مناڵ و ستاف ئێمە لە هەموو دایانگەیەکە ئیزبارمان کردوون کە کامێرە لە هەموو ژوورەکانە هەبێت تەنانەت لە شوێنی دایری گۆڕینیشیانە ناو بە ناو لیژنەکانی ئێماچن چاودێرێکی وردی کامێرەکانەکەنەوە توانن زایدەن ئەو حەقیقەتەی کە لە ناو دایانگەکای بینێتە ئەم قزەی خۆشبەختانە بۆ بەردەوام دایک و باوکیش ئێمە ژمارەکانی ئێمە و شوێنی ئێمە ئاشکرایە بۆ دایک و باوک ئەگەر حاڵەتێکی لەو جۆری بینی دێت سکاڵا پێشکەشەکە. بەشێک لە خاوەنی دایانگەکان بەتایبەت ئەوانەی لە ریزبەندی سەرەوەدان دەڵێن ئەو جۆرە هەڵسەنگاندن و چاودێریکردنە هانی ئەوان و سەرجەم دایانگەکانی تر دەدات بۆ بەرەوپێشچوون و کێبڕکێ لە نێوانیاندا. خۆی هەڵسەنگاندنی بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی وای لە زووترە بکرا. بۆچی؟ لەبەر ئەوەی کاتێک هەڵسەنگاندن ئەکرێت لە هەموو وڵاتانی جیهانە هەڵسەنگاندن هەر کراوە پلە درراوە بۆ شوێنانی کە کراونەتەوە لە کەرتی تایبەتان. کەرتی تایبەت ئەگەر پلەی نەیرێتێ منافەسە دروست نابێت. تۆ گەر سەیری ئوتێلەکان بکە، چێشتخانەکان بکە، کافەکان بکە، ئەوانە کە دەرەجیانەیەتێ ئەستێرە یەک ئەستێرە و دوو ئەستێرە تا 5 ئەستێرەیان هەیە مەفروزە دایانگەکانیش لەبەری سەر بە کەرتی تایبەتین ئێمە ئەبێت پلەبەندی بۆ بکرێ. ئێمە لەسەر سیستەمێکی سیستەمی بریتانی ئەڕۆین بە زمانی ئینگلیزی مناڵەکان فێر ئەەکەین. لە 3 ساڵەوە مناڵ فێری نووسین و خوێندنەوەکەین بەڵام بە وێنە نەک بەهین ئەوەی کە زۆر عزیێت با لە مێشکی. دەرووناسم هەیە 3 دەرووناسمان هەیە. دکتۆرمان هەیە مانگانە، دکتۆریشمان هەیە بە 2 مانگ جارێکیە. ئەوە پسپۆڕە کەم و کوڕیەک یاخود شتێک هەبێت لە بینی عیلەکانە بە یەکەوە چارەسەریەکەی تا بتوانین بگەینە نەتیجەیەک. لە ناو شاری سلێمانی 42 دایانگەی ناحوکمی هەیە لەگەڵ ژمارەیەک دایانگەی حکومی. بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بەردەوام چاودێری سەرجەمیانی لە ئەستۆدایە. هەر گرفتەیەکیش دروست بێت لە ڕێگەی ئەوانەوە چارەسەر دەکرێت. بڕیاری ژوایە لە ئایندا ئەو هەڵسەنگاندە بۆ دایانگە حکومیەکانیش ئەنجام بدرێت. ڕەمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.